خۆشحاڵتان لەبێت بینەران و بیسەرانی پرۆگرامی بەیانی 24 بەیانیەکی دیکەیە بە خۆشحاڵیەوە کۆمەڵەیە پڕگە و بابەتمان بۆتان ئامادە کردووە کە ئەم بەیانیەتان بۆ جوانکەی پرسوودیکەی سوود لە بابەتەکانی بەرنامەی بەیانی 24 بگرن. هیوادارم کە لە هەر کوێیەکن ئەم بەیانیە کە ئێستا بینەری ئەمە لەش ساڵ بن تەندروست بن و ئەمڕۆ یەکێک بێت لە ڕۆژانەی کە ئێوە بە تەمای ئەوە بوونە هەنگاوێک بنن بۆ گەیشتن بە ئامانجەکەتان دەستی پێ بکەن هیچ ترسود لە ڕاوکیەکتان نەبێ هەموو کارە سەختەکان لە یەکەم هەنگاوەکانەوە دەست پێکات جا بۆ هیوایی کە ئەو هەنگاوی کە دەینێن بۆ ئامانجەکەتان دروستترین هەنگاو بێت و بە ئامانجەکەشتان بکەن. دەمەوێت ئەمڕۆ کەمێ باس لەوە بکەین کە هەندێک خەڵکان حەز دەکەن کە پەلەوەروشت بەخێو بکەن یاخود مەیلیان بەلای بەخێوکردنی باڵندە ئەڕوات بەڵام زانیاریان سەبارەت پێ نییە و دەمانوێت لە ڕێی پرۆگرامەکەمانەوە ئەم بەیانیە یارمەتی دەری و کەسانە بین کە باڵندە بەخێو دەکەن و لە ماڵەوە دەیخەنە قەفەس بزانین ئەبێ چی بدەینێ بیخوات ئەبێ کەش و هەوای ئەو شوێنە کە تایە چۆن بێت و چەند زانیارێکی دیکە و چۆن بتوانین بیانکەینە ماڵی ئەمە یەکێکە لەو بابەتانی کە ئەمڕۆ باسی لێواکەین. و بابەتێکی دیکە کە ئەمڕۆ هەیە و زۆر گرنگی پێدرێ و خەڵکێکی زۆریش ڕۆیان کردوتە چیای کۆڕێک ئەوەیە کە ئەمڕۆ لە چیای کۆڕێک فستیڤاڵی بەفر بە نمایشکردنی یاری سکی و هەروەها فرین و یاری ئاگرین و گۆرانی و میوزیک و کۆمەڵێک کەیفخۆشی بەڕێوەچێت لە کۆڕێک. لە ئەڵمانیا ئەوەی کە دەیبینن ئەمە گروپێکی کوردانی ڕۆژاوی کوردستانن دەستیان بە دروستکردنی زنجیرە درامایەک کردووە کە باس لە ئێش و ئازارەکانی پەنابەران و چیرۆکی خێزانەکانیان و هەروەها ژیان لە کۆمەڵگایەکی نوێیەکات. باشە لە پێنجوێن بۆ بابەتە دەست پێکەم کە خاوەن سەمونخانەیەک بە کاتێک کە دەسەکات بە کارەکانی و تەواو ئەبێت کاری ئیشی ڕۆژانەی تەواو ئەبێت ئەوە ئەم دوکاندارە هەر ئەم دوکاندارە لە ناو بازاڕەکەی پێنجوێن بڕێکی زۆری سەمون ئەخاتە زەرفەوە و بەجێ ئەهێڵێت بۆ کەسانی کە شەو لە دەرەوە دەمێننەوە یاخود ئەوانی کە پێویستیان بە ئەو سەمونەیە و کەم دەرامەدن بۆی کە بەشی خۆیان ببن و شەرمیش نەکەن. سەرقاڵی ئامادەکردن و برژاندنی سەمونن بژێوی ژیانیان لەسەر ئەم کارەیە بەڵام ئەوان تەنها ئامانجیان بە دەستخستنی بڕەپارەیەک نییە بۆ خۆیان بەڵکو ئامانجێکی دیکەیان هەیە ئەویش هاوکاریکردنی کەسانی کەم دەرامەتە. دیقەتمانەدا لێرە ئەبوو بە سەرەتا و کاتی بانگی ئەوارە سەمونونان لێرە کەم ئەبوویەوە بیرمان لەو فکرێک لێرەش ئەمان فکرە جێبەجێ بکەین کە دوای کە خەڵکی ئێرەش بازار چۆڵ ئەبێت عەلاکان سەمون بە مفرە جاریا بای 1000 بۆ 2000 یاخود 500 نەردانێ لەسەر مێزەکە بۆ خەڵکی لەبەر دوو هۆکار یەکەم هۆکار مەسلحەتی خۆمانی تایە دووەمش ئەگەر نەوێ بەڕیایی فی سەبیللایەکە بۆ کەسانی کەم دەرامەتن یاخود نەخۆشییان هەیە لەسەر جادە ئەمێننەوە ئەو کەسەدەن هەندێک کەس نەفسێتیان بەرزە بە ڕۆژا ڕوویان نایەبێن بۆ دوکانەکەمان بە شەوان دێن سەمونی خۆیان بۆ پەشی پێداویستی ئەو شەوەی خۆیان کە شەوان ئەمە دووبارە ئەبێتەوە یان سەمونی خۆیان نەبن و ئەڕۆ کاری ڕۆژانی خۆیان کۆتایی پێهات دەست دەکەن بە لە زەرفنانی ژمارەیەکی زۆر سەمون و لە نێو دوکانەکە بەجێ دەهێڵن تا هەر کەس پێویستی بوو بەشی خۆی لێ ببات. پێنجوێن قەزای پێنجوێن شوێنێکی گەشتیاریە خەڵک وەمەرزی باشماخیشی لەسەرە خەڵک گێت هاتوچۆ ئەکا ئێرە عادەتەن دوای بانگی مەغریب سەمون نامێنێت نان نامێنێت مارکێتەکانیش کەمە بنەوە ئێمەمان کردوە خەڵکیوان ڕاهێناوە لەسەرەوەی کە ئێرە 24 ساعتێ دوکان چکەم پێش ئەوە سەرەتا کە دوکانەکەم دانا بە خەڵکیم ڕاگەیان کە ئێرە 24 ساعتی دوکانەکەینەوە ئەلحەمدوللا پێشتر کارمەندماندانا بەڵام ئێستا متمانەی خەڵکی پێنجوێن وای لێ کردوین کارمەندیش دانانین تێگەی یەک کابرا خۆی سەمونەکە هەڵەگرێ و ئەڕوات ئێتر ئەو کەسە پارەدا بنێت یاداینەنێ لا ئێمە کێشە نیە شینێکی تایە لێرە کە مام ناوەند و
کەم دەرامەتن یان هەندێک کەسێ لە ڕووی فەقیرن یان بۆ ئێرە شەوانە نەفسیەتیان ڕێنادا بە ڕۆژا بن بە شەوانە دێن سەمونونەکە هەڵ ئەگرن و ئەیبن. سەمونخانەیەک لە پێنجوێن لە دوو جێگای جیاوازی نێوبازاڕی پێنجوێن ڕۆژانە لە پاش تەواوبوونی کارەکانیان بڕێکی زۆر سەمون لە زەرف دەکەن و بەجێ دەهێڵن. ئامانجان لەم کارەیان ئەوەیە ئەو کەسانی پێویستیانە بەشی پێداویستی خۆیان بەرن و توانایان هەبوو پارەدابنێن نەشیان بوو نۆشیگیانیان بێت. ئێوارە هاتوو و کاری ڕۆژانی سەمونخانەکەش کۆتایی پێهاتووە. بەڵام ئەوەی کە بۆ هەمیشەی دەمێنێتەوە و لە بیری ناکەن جێهێشتنی بڕێکی زۆر سەمونە بەم شێوەیە بۆ ئەو کەسانی کە بەخشراون یاخود ئەو کەسانی توانایکردنی سەمونیان نییە. بەم شێوە تایبەتە لە ناو زەرفێکدا دادەنرێت و ئەو کەسانی پێویستیانە لەگەڵ خۆیانی دەبن. ئەمەش بۆتە جێگای دڵخۆشی هاوڵاتیانی پێنجێن. ئەڤێنانتا کوردستان 24 شارۆچکەی پێنجێن. هەر کەسێ بە پێی توانای خۆی خزمەتەکات. ئەو خاوەن سەمونخانەیە بەو شێوەیە خزمەتی هاوڵاتیانی خۆیەکات و هاونیشتیمانیانەکات. بەڵام کەسێکی دیکە هەیە دەستی نووسینی هەیە و دەتوانێت بە قەڵەمەکەی جوانترینی ئەو شتانە بنووسێت کە پێویستە بۆ گەل بنووسرێت. بۆیە نووسەرێکی شاری دهۆک ئێستا هەساو بە ئەنجامدانی کارێک کە شۆڕشی گوڵان دەنووسێتەوە، ئەویش بە شێوەیەکی مەیدانی. چۆن ئێستا بۆتان باسەکەم. ئەو نووسەرە دەگەڕێ بە دوای ئەو پێشمەرگانی کە لە شۆڕشی گوڵان بەشدار بوودە لەسەر زاری ئەوانەوە باسی شۆڕشەکەی بۆ دەکەن و ئەو دەینووسێتەوە. هەرچەندە ئەو دەڵێت بەشێکی زۆری ئەو پێشمەرگان ئێستا لە ژیاندا نەماون، بەڵام ئەوانەی کە ماون دەیەوێت سوود لەوە وەربگرێت لە زاری ئەوانەوە بە شێوەیەکی مەیدانی خۆی سەردانیان ئەکات و باسی شۆڕشەکەی بۆ دەکەن و ئەویش دەینووسێتەوە، چونکە ئەو دەڵێت ئەم شۆڕشە دەکرێت بنووسرێتەوە چونکە ئەتوانین بڵین سامانێکی نیشتیمانیە دەبێ هەبێت بۆی کە لە یاد دەچێت. ڕیکۆرد و دیکۆمنتکردنا بیرەوەری و داستانên هەردوو شۆڕشên ئەیلول و گولانەیە. دیروکا پری سەروەریە زێدەترین نیڤچارخیە تژی خزمەت و خەبات و شۆڕەژگەری ئەتهێتە تۆمارکردن و نوێسین. شابو روزانه شو به طیاره خواستم منطقه بازار ئەف دەمەکە دەست ڤیکاری هاتیەکردن و دەبیتە ئەرشیفێک باش و ژوندابوونە دەهێتە پاراستن. ئارمانجا me ئەوە ئەم دیرۆکە یا قەهرەمان و پێشمەرگە و زیندانیەت خۆیت سیاسی ئەمش مرنە ڕزگار بکەین و تۆمار بکەین و ئەرشیف بکەین. و کارێمە وی شێوەی me دەست پێکردی و ئەمش وا کەسێت وا قەهرەمانت هەری دان عەمر دەست پێ بکەین و تایبەتیەت هەردوو شۆڕەشە حتانکە ئەم شیاینە چاوپێکەتنێ نێزیکی 23 کەسا بکەین و نێزیکی هەشتێ حتا 9 ساعتا بخۆڤەت گرت چینکە هێندێک شوان 7 ساعتا ژی چاوپێکەتنێتوان ڤەت کێشن. جەحیل بۆ هێشتا Vê carê bîreweriyên pêşmergê navdar Mustafa Amedî, helgirê medalya Barzaniyê Nemir, yê ku nasnavê midîr ji Mala Mustafa Barzanî ve pêhatiye dan, etihête dîkomentkirin. Ew berpirsê bêtela giştiya şoreşa Gulanê bûye. Aprêka van bêtel û amîran xizmeta xak û welatî kiriye. Ebdîtina wî, dîkomentkirina bîreweriyên wan, karekê baş e ji bo mêjûya gelê Kurd. ناس ناكاز أن تشمنات الملة يخونوك ملة ما يا تظني حق ملة السامة حق بيوخ السامة دفاع جبكين تظن وقت ما دفاع شعور حقوق ما شمت الشقوق جردو أف عملها و أف شولتها وواجباتها دمينا ببي ملتي دستي بدستي اكشف الشين قوة اللي بيخن داخل مكتبه بكانوا بن ظلمات وطيارة بيدا بن Gelê Kurd xwedî dîrokeka pirî şanazî û serwerî û xebat û şoreş bûye. Eb hezarehan pêşmergeyan xwîna xwe gorî azadiya welatî kirîne. Beşek ji wan jî ku hêşta jiyanê dane, wek simbila serkeftina wan şoreşan tête naskirin ku xwedî xebatek tijî şanazî ne ji bo gelo welatê xwe.
ئەف ستافەژی گوڵات بیتن دیکومنت و ئەرشیفکردنا بیرەوەری و قارەمانیەت وان پێشمەرگەیان ئەدخوازن وێ مێژوێ وەکە سەروەتەکە نیشتیمانی ئەش بووی هەتا di dîroka gelê Kurda tomar bikin. Mesûd Mihemed Kurdistan 24 Duhok. ئەمڕۆ چوارەمین فستیڤاڵی بەفر بەڕێوە ئەچێت لە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ دەست پێکات و تا حوتی ئێوارە بەردەوامە بێت ئەم فستیڤاڵە لە چای کۆڕێک بەڕێوە ئەچێت کە لە چای کۆڕێک ئەمڕۆ یاری سەر بەفر وەکوسکی و هەروەها فرین جگەلەوە یاری ئاگرینەکان گۆرانی و میوزیک ئەمانە هەمووی لە چای کۆڕێک لە ناو فستیڤاڵێکی گشتگر کە خەڵکی سەردانکی ئەویان کردووە بەڕێوە ئەچێت بۆ وەرگرتنی زانیاری زیاتر سەبارەت بە ئەم فستیڤاڵە ئێمە راپۆرتێکمان ئامادە کردووە کە زانیاری لە راپۆرتەکە وەرەگرین دواتر میوانیشمانێ سەبارەت بۆ قساک. ئامادەکاری دەکرێت بۆ چوارەمین فستیڤاڵی بەفر لە چیای کۆڕەک. بەفر و دیمەنە جوانەکانی ئێرە وای کردووە بەردەوام جمەی بێت لە گەشتیار. گەشت و گوزاری ڕوانزیش ئامانجی زیاتر چێشکردنی گەشتیارانە بە تایبەت گەشتیاری زستانە. مەبەستمان لێ زیاتر ڕاکێشانی گەشتیارانەوە هەروەها ئاشناکردنی خەڵکیشکەوە هەڵکەوتەی ڕواندز شیاوە بۆ ئەوەی کە سوودی لێ ببیندرێتن بۆ زۆرترین شێوازی گەشتیاری بۆ نمونە هەر ئێمە گەشت و گوزاری تەرفیهیمان نەبی بەڵکو گەشت و گوزاری خلیسکانی سەربەفر و مغامەرات. فستیڤاڵەکە چەندین بڕگەی جیاواز لە خۆ دەگرێت و ئامادەکاریش بۆ پێشوازی لە ژمارەیەکی زۆری گەشتیاران کراوە و خزمەت گوزاری پێویستیش بۆ بەشداربووان ئامادە کراوە. بۆ ڕۆژی فستیڤال تایبەت کاتژمێرەکانی تەلەفریکیشمان زیاد کردووە ئەمە پێشبینی دەکەین تا 5,000 گەشتیار بتوانین وەربگرین و هەروە 700 کەس دەتوانین لە وێلایەکان لە شوێنیمانەوە وەربگرین. تەلەفریک کراوە دەبێتن تا گەشتیار دێن کاتەکەی مەحدود نابێتن تا گەشتیار دێن و دەگەڕێنەوە تەلەفریک بە بەردەوامی کار دەکات. چوارەمین فستیڤاڵی بەفر لە چای کۆڕەک لەلایەن کۆمەڵگەی گەشتیاری چای کۆڕەک و بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری سۆران و بنکەی گەشتیاری ڕواندز ئامادەکاری بۆ کراوە و ڕۆژی شەممە 12/2/2022 کاتژمێر 11 پێشنیوەڕۆ دەست پێ دەکات و تاکو کاتژمێر 7 ئێوارە بە نمایشی خلیسکانی سەربەفر پارەمانتۆر پارەگلایدەر یاری ئاگرین و گۆرانی و میوزیک بەردەوام دەبێت. تەیفور محەممەد کوردستان 24 چای کۆڕەک ڕواندز. بەڵێ وەک باسم کرد کە دەمانوێت زانیاری زیاتر سەبارەت بەم فستیڤاڵە وەربگرین بۆیە بەڕێوەبەری گەشت و گوزاری سۆران لەگەڵمانە کە بەڕێز بارزان محەممەد گفتوگۆی لەگەڵەکەین بەیانیت باش کاک بارزان هیوادارم لەش ساغبی تەندروستبی ئەمڕۆ کار و چالاکیێکی زۆرتان هەیە و هەر لە ئێستاوە ئەڵێم کە ماندوو نەبن و دەستان خۆش بێت پێش هەموو شتێک با بزانین بە چ مەبەستێک ئەم فستیڤاڵەتان ڕێخستووە مەبەست لە ئەنجامدانی ئەم فستیڤاڵە لەسەر چای کۆڕەک چییە؟ بەیانی ئێوە و بینەرانی کوردستان 24 باش دەستی ئێوەش خۆشکە بە بەردەوامی هاوکارن لە بۆ بازارکردنی سەیتەری گەشتیاری دەڤەری سۆران بە هەر چوار قەزای سۆران ڕەواندز مێگە چۆمان ئامانز لە ئەنجامدانی ئەم فستیڤاڵە و فستیڤاڵەکانی تر کە ساڵانی ڕابردوو و بەرنامەشمان هەیە بۆ ئەم ساڵی چەند فستیڤاڵێکی تریش ئەنجام بدەین زیاتر سەرنجڕاکێشانی گەشتیارانە بە دیوە جوانەکانی سروشتی ناوچەکەمانە لایەک و لایەشتیکە هێنانە ناو بەفر و لەگەڵ هاتنیان بۆ ناوچە گەشت و گوزارەکان ئاشنا بن بە کۆمەڵێک یاری جۆرا و زۆری سەرکێشی کە تا ئێستا لە کوردستان کەم وێنە بووە بۆیە بۆ ئەم ساڵیش کۆمەڵێک بڕگە و بابەتی زۆرا و زۆرمانداناوە بۆ بتوانین سەرنجی ئەو گەشتیارانە ڕاپێشین کەوا دێن بۆ ناوچە گەشت و گوزارەکان بە تایبەت بۆ چای کۆڕەشی گەشتیاری ئینشاڵڵا ئەمڕۆ شتێکی وا دەکەین کە سەرنجی تەواوی گەشتیاران ڕاپێشین بەلای ئەم فستیڤاڵەدا. ئینشاڵڵا کاک بارزانەوە ئامادەکاریانە چین کە بۆ فستیڤاڵەکە پێویست بۆ ئەنجامیش دراوە؟ لە دوێنێەوە تیمەکانمە بەردەوامی لەگەر بە هەماهەنگی چای کۆڕەشی گەشتیاری و بنکەی ڕواندز لە چای کۆڕەشین بۆ ئەوی ئامادەکاریەکان تەواو کراوە نزیکەی 50 یاریزان تەنها لە یاری سکی سەربەفر ئەنجام دەدەن و نزیکەی 25 یاریزانی پەرەگلایدەر و پەرەمانتۆر بە
بە بەردەوامی لە ئاسمانی چیای کۆڕک بە شێوازی فرین نمایش دەکەن و بڕگەی هوەریمان هەیە کە هوەرمەندی میلیمان داوت کردووە لە بۆ ئەم بڕگەیە کۆمەڵێک یاری ئاگرین هەیە و کردنەوەی ئاگر لە نێو بەفێر و پێشکەشکردنی خواردنی زۆر و زۆر لە بۆ گەشتیاران ئەوانەی کە دێن بە مشارەکەی ئەم فیستیڤالە دەکەن واتە فیستیڤالێکی زۆر و زۆر دەبێتن بە تاکید حەزی گەشتیاران تێ دەکات. باشە کاک بارزان ئەو یاریانەی کە وەکو پاراگلایدەر و هەروەها ئسکی سەر بەفر ئەنجام ئەدرێن ئەمانە وەکو شێوازی پێشبڕکیەکە یانی واتە براوە و ئەوەی تیا هەیە یاخود نهار وەکو جەو خۆشکردنی فستیڤاڵەکەی و هیچی دیکە. ئێمە زیاتر بەڕاستی نمایش دەکەین نمایشی سکی سەر بەفر و ئەوەی تریش بە هەمان شێوە نمایش دەکێتن بەرنامەمان هەیە لە یەک دوو مانجی ئایندا بتوانین بە ئۆفرۆد چەند ئەوانەی کە یاری سەرکێشی ئۆتۆمبیل دەکەن لە گەلی عەلیبەگ چەند ڕۆژێک بەر لە ئێستا لەگەڵ تیمی سەرکێشی کوردستان قسەمان کردو بۆ ئایندەیەکی نزیک ئەو یاریەش ئەنجام دەین بۆ ئەوەی کە پێشبڕچی هەبێتن لە نێوان کەسەکان و خەڵاتی یەکەم و دووەم دابش بکەین بەڵام بۆ ئەوی ئەمڕۆ زیاتر نمایشە لە هەموو زۆرە یاریەکان. ئێوە مەزەندە دەکەن کە چەندە خەڵک ڕووبکاتە چیای کۆڕک و بەشدار بێت لە فستیڤاڵەکە. ساڵانی ڕابردوو پێمان دەڵێ کە ئەو فستیڤاڵانەی ئەنجام داون قەڵەباڵغێکی لە ڕادا بەدەر هەبووە لە شوێنە گەشت و گوزارەکان بەدڵایە ئەو ڕۆژ پێشبینی دەکەن گەشتارێکی یەکجار زۆر بێ بەهۆی ئەوەی کە فستیڤاڵێکی وەکو باسم کرد جیاوازە لەگە فستیڤاڵەکانی ساڵانی ڕابردوو شڵات هەم زەوەکە لەبارە هەم بەفرێکی زۆر هەیە لەسەر چیای کۆڕک و یاریەکان شتی زۆر سەمەزداکەی شتێدا نمایش دەکێتن بەدڵناییەوە پێشبینی گەشتارێکی زۆر زۆر باش دەکەین و تەنسیقیشمان کردەوە لەگەڵ کۆمەڵێک ئەو کۆمپانیا گەشتیارانی کە بە بەردەوامی گەشتار دێنین بە تایبەت لە باشوور و ناوەڕاستی عراق لە ناوە خۆی هەرێمی کوردستان ئێمە چەند ڕۆژێکە بەر لە ئێستا هەموو کۆمپانیەکانمان ئاگادار کردەوە کە فستیڤالێکی لەو زۆرە هەیە ئەو ئانیش خۆیان ئامادە کردو بۆی ئەمڕۆ گەشتارەکان بێن و بەشدار بن لەم فستیڤاڵە. باشەکە بارزان یەک شتی دیکە خۆ هەموو ئەنجامدانی هەموو جۆرە فستیڤاڵێک بە تایبەتی ئەگەر بەم شێوە گەورە و فراوان ئەنجام بدرێت و ئەمە چوارەمین فستیڤاڵەشە بەشی خۆی هەر کێشە و گرفت هەیە. ئەمێ بزانم ئەو کێشە و گرفتانەی کە ئێستا هەن لە ئەنجامدانی فستیڤاڵەکە یاخود تا ئێستا چارەسەر ناکراون بەشک و تاکەمێکی دیکە چارەسەر بکرێن بە خێراترین کات بۆی کە فستیڤاڵێکی باش بەڕێوە بچێت چین. والله ئیشاڵا هیچ کێشە و گیرگرفتان بۆ دروست نابێتن خۆمانتەوە ئامادە کردووە دەستگا ئەمنیەکان بە تەواوی هاوکارن ئەوانی بە تایبەت لە سنووری قەزای ڕواندێز و یاریزانەکان ئەوەی لە دوێنێشەوە ئەمە لە خەت بووین لەگەریان هەمویان ئامادەن و ئیشاڵا هەمویان ئەمڕۆ مشارکن لە گەرمان بەشدارن بە هەمان شێوە تیمەکانی پەراگلایدەر پەرەماتۆر هەمویان هەندێکیان بە دیوی خەلیفان بەسەر دەکەون و هەندێکیان بە تلفریک بەسەر دەکەون و بەشێکی یاریزانەکانیش خەڵکی بیانیش تێدا ئەمڕۆ بەشدارە لەم فستیڤاڵە ئیشاڵا وا دەکەین کە کەمترین کێشە و گیرگروو بێتە بەردەما. ئینشاڵا بێگومان شتیوا ڕوو نایەت بەڵام ئامادەکاریەکان چین بۆ ئەوی کە خوانە خواست ئەگەر حاڵەتێکی پێکان ڕوویدا یاخود ڕووداوێک ڕوویدا ئەوە تیمەکاری تەندروستی چۆن نەتوانن هاوکارتان ئایا هیچ تیمێکی گەڕۆکی تەندروستی هەیە لەوێ؟ بە بەردەوامی نەکە لەم فستیڤاڵە بە بەردەوامی تیمی گەڕۆشی تەندروستی هەیە لە چای کۆڕەشی گەشتاری بەدڵنیاوە تەنسیقیشمان کردووە هەم لە خوارەوەش و نەخۆشخانە نزیکە هەم لە بنکەی تەندروستی بێخاڵ و لە قەزای ڕواندە زۆر نزیکە لە تلفریک و لەوێش لەسەرەوە بە بەردەوامی نەکە لەم فستیڤاڵە تیمی گەڕۆش تەندروستی هەیە. بەڵێ بەشێکی خۆشی فستیڤاڵەکان ئەوانەی کە فستیڤاڵەکەن زۆر جار فستیڤاڵی کولتوری بن بەشی خواردنیشی تیا ئەم جارە فستیڤاڵەکەی ئێوە بۆ زیاتر پەرەپێدانی گەشتیاریە بەڵام لەگەڵەوەشا بەشێکتان هەیە کە خواردنەکانە دەمێ بزانم ئەو کەسانی کە بەشدار بوونە چەند کەسن کە بەشدار بوونە بە چ جۆرە خواردنێک بەشدارە بن و زیاتر زانیاریم سەبارەت بۆ بەشە پێ بدەیت. بەنسبەت خواردنە گەرمەکان زیاتر تیمی چێشتخانەی کۆڕک پێشکەش دەکات بەڵام بە شێوەی فرۆشتن لە بۆ گەشتیارانەی دێن بەشدار دەبن لە فستیڤاڵ و هەوڵمان داوا کەمترین نرخ دابنێن و خواردنی خێرا بێتن فاسفود بێتن بۆی گەشتارەکان بتوانن تاموسێژی زیاتر لە خواردنەکان و هەمیش لە نرخەکەش گران نەبێتن بۆ ئەوی بتوانن هاوشێوەی فستیڤاڵەکانی تر استفادە لەم فستیڤاڵەوەش بن. بێگومان لە یاد ناکرێت کە
خواردنەوەی قاوەی کوردی کە قاوەی قەزوانە یەک دوو جار کە سەردانی کۆڕەکمان کردووە لەوێ خواردومانە بۆ هیوایی کە ئێستاشە بێت ئەو گەشتیارانەی کە دێن وەک باست کرد گەشتیاری بیانین سەردان بکەن و قاوەی کوردیش بخۆنەوە. کاک بارزان شتێکی دیکە ئەوەیە کە ئەم فستیڤاڵە هەموو ساڵە لەم کاتەیە بەڕێوە ئەچێت کاتێکی دیاریکراوی هەیە فستیڤاڵەکە یاخودنا هەر کاتێکە بەفر هەبێت و کەشەکە گونجاو بێ ئامادەکاریەکان کرابێ و کاتە فستیڤاڵەکە ئەنجامەدرێت. خۆی ئەمە و فستیڤاڵانەی ساڵانی ڕابردووی ئەنجاممانداوە نزیک بووە لە سەرەتای مانجی دوو واتە لە کۆتایەکانی مانجەیەک سەرەتای مانجی دوو ئەو کاتانە ملایمترین کاتن لە بۆ ئەنجامدانی فستیڤاڵ بەڵام ئێمە کاتەکە ڕۆژەکە دیاریمان نەکردو لە بەڕێ خۆتان ئاگادارن هەندێک کات بەفرتیایدا نامێنێتەوە بەڵام بۆ ئەم ساڵ خۆشبەختانە بەفرێکی زۆر باریوە ئەو شوێنێکی ئێستامە سکیل تیادا ئەنجام دەدەین نزیکەی نیو مەتر بەفرتیایدا هەیە بۆیە ئەم ساڵ جیاواز لەگە ساڵانی ڕابردوو زۆرترین بەفر هەیە ئەمە لە 2014 2016 و 2009 سێ فستیڤاڵی ترمان ئەنجامدەوە ئەمە چوارەمین فستیڤاڵە پێشبینی دەکەم ئەمە زۆر جیاوازتر بێ لە فستیڤاڵەکانی تر لەبەر ئەوەی بەفرێکی زۆر هەیە نمایشی دوانێت جوانتر زۆر سەرزاکێشتر دەکرێتن و جەوەکەش ئەمڕۆ زۆر لەبارە کەشەکە بۆ دەستگا ڕاگەاندنەکانیش بۆ گواستنەوەی ڕووماڵیکردنی ئەم فستیڤاڵە جیاوازتر دەبێت. بەڵێ کوردستان 24یش لەوێ ڕووماڵی تایبەتی ئەو فستیڤاڵە دەکات و ئەو کەسانی کە ناتوانن سەردانی فستیڤاڵەکە بکەن ئەتوانن لە ڕێی کوردستان 24ەوە بینەری بەشێک لە فستیڤاڵەکە بن. بەڕێوەبەری گەشت و گوزاری سۆران ئێوە دەزانم کە ئێستا خەریکی ئەو فستیڤاڵان با ئایا تر پلانی دیکەتان لە بەردەست هەیە بۆ ئەنجامدانی فستیڤاڵی دیکە لە ناو سۆران بۆ بژانەوەی گەشتیاری زستانە؟ بەڵێ بە سەرپەرشتی برای بەڕێزمان کاکەلگۆر سەرپەرشتاری ئیدارەی سەربەخۆی سۆران و قایمقامەتی چۆمان بنکەی گەشت و گوزاری چۆمان بەنیازین لە 2 هەفتەی ئایندە ئینشاڵە فستیڤاڵی هەمان شێوە لە باڵەکایەتی ئەنجام دەین لە سنووری قەزای چۆمان کە ئەمیش فستیڤاڵێکی زۆر جیاواز دەبێت چونکە سنووری باڵەکایەتیش بە بەردەوامی بە فریتیادا دەمێنێتەوە و هەوڵمانداوە هەموو ئەو یاریزانانی کە ئەمڕۆ بەشدار بن لەوێش بە هەمان شێوە نمایشی سەرنجڕاکێش و باشتر بکەن ئەمە لە بۆ چۆمان بە هەمان شێوە لە بۆ چای حەسەنبەکدامانەوە فستیڤاڵی ماتۆری سەرکێشی ئەنجام دەین کە ئەمەش یەکەم جارە لە کوردستان دەکرێتن فستیڤاڵی ماتۆری سەرکێشی لە حەسەنبەک یەک لەو شوێنانەی کە زۆر شیاوە لە بۆ فستیڤاڵی ماتۆری سەرکێشی و ئێستاش پرۆژەیەکی ماتۆر سەرکێشی لەم چیایە بنیاتن دەراوە و نمایشی و پێشبڕکەی ئۆتۆمبیلی ئۆفرۆد و بەنیازین لە گەری عەلیبەگ لە 1-2 مانجی داهاتوو بتوانین ئەنجام دەین قسەمان لەگەر تیمی سەرپەرشتیاری سەرکێشی کوردستان کردووە و هەمانجی تەواو کراوە ئەوانش خۆیان ئامادەکەن بۆ ئەو نمایش ئەنجام دادن پێوانیش یەکەم جارە بە شێوازی پێشبڕکەیە لەسەر مستەوای عراق دەیکەن و پێشبینی ئەوەش دەکەین بۆ ئەو یاریش بە هەمان شێوە گەشتاریش یەکجار زۆر بێتن بە هەمان شێوە بە وەرزی بەهاریش بەدڵنیاییەوە کۆمەڵێک فستیڤاڵات و چاڵاشی زۆر ئەنجام دەین بۆ ئەوی بە بەردەوامی ئەو گەشتیارانەی کە دێن بۆ ناوچە گەشت و گوزارەکان بەشدار بن لە بۆ ئەم فستیڤاڵانە نەک هەر بینینی دیمەنە سروشە جوانەکانمان بەڵکو کۆمەڵێک یاری زۆر یاری سەرکێشی یا فستیڤاڵات بۆیان ئەنجام دەین بۆی تام و چێژی زیاتر ببینن لەگەڵ گەشتەکانیاندا. بەڵێ کاک بارزان چەند مانگێک لەمەوبەر کۆنفرانسێک لە شنگلبانە بەڕێوە چوو سەبارەت بە گەشتیاری زستانە و پەرەپێدان بە گەشتیاری زستانە ئەنجامدانی ئەم گەشتیاریانەی کە ئەم با بڵێن فستیڤاڵانەی کە ئێستا ئەنجامەدرێت دەرەنجامی ئەو کۆنفرانسێ و نەتیجێ ئەو کۆنفرانسە یاخود پێویستە کات کۆنفرانسی دیکە بکرێت و گەشتیاری زستانە زیاتر گرنگی پێ بدرێت و زیاتر باسی لەسەر بکرێت. ئەم بەڵێ کۆنفرانسی کە کردمان لە شنگلبانە بەمەبەستی زیاتر کار ئاسانی و بۆ ئەو گروپە گەشتیارانی کە بەتایبەت لە باشوور و ناوەڕاستی عراق دێن خۆتان ئەگادار بوون لەوێ ئێمە هەوڵماندا لێک تێگەیشتنی زیاتر بەتایبەت لە نێوان بازەکان لەگەر کۆمپانیا گەشت و گوزارەکان بێتە ئارەوە و بە لە هەمان کاتدا گرێبەستی کۆمپانیا گەشت و گوزارەکان لەگەڵ خاوەنکارەکانی ئەم ناوچانە بۆیە بەدڵنیاییەوە کاریگەری ئەرێنی زۆر باشی کردە سەر سێکتەری گەشت و گوزاری نەک هەر ئیدەڤەری سۆران بەڵکو
تەواوی هەرێمی کوردستان و بە تایبەتیش سنووری پارێزگای هەولێر زۆر گرنگ و پێویستە بە بەردەوامی کۆنفرانسات و دیبیتات هەبێت لە بۆ ئەوەی چۆن بتوانین کار ئاسانی زیاتر بۆ گروپاتی گەشتیاری بۆ کۆمپانیا گەشت و گوزارەکان بکەین بۆ ئەوەی کەدا دێن بۆ ناوەی هەرێمی کوردستان چونکە بەڕاستی هەندێک جار بربەست دەبێتە هۆی ڕێگەل لەوەی کە بەشێک لە کۆمپانیەکان ئاراستەی گەشتەکانیان بەرەو شوێنیشتر بگۆڕن بۆیە گرنگە بە بەردەوامی ئێمە بتوانین هەماهەنگی کۆنتاکتی زیاتر لەگەڵ کۆمپانیا گەشت و گوزارەکان ببەستین ئەو ساڵاتی کە کردوشمان لە ماوەی ڕابردوو لە شنگلبانە بە دڵنیاییەوە بەشێکی زۆر گرنگ بوو ئینشاڵڵا لە ئایندەش بەرنامەی باشمان هەیە و بەنیازی ئینشاڵڵا لە یەک دوو مانگی داهاتوو گەورەترین کۆنفرانسی وەبەرهێنانی گەشتیاریش ئەنجام دەین لە سنوورەکە نزیکەی 75 شوێنی شیاو دیاری کراوە بۆ ئەوی لە ڕێگەی وەبەرهێنان زیاتر لە هەموو جۆرەکانی گەشت و گوزار وەبەرهێنانی زیاتر لەم دەڤەرە بکێتن بۆ ئەوی کەرتی گەشتیاری و شێوازێکی سروشتی ئەم ناوسەیە بخرێتە خزمەتی وەبەرهێنەران و گەشتیاران. زۆر باشە کاک بارزانمە زیاتر لێوە کاتی جەنابەت ناگرین بارزان محەممەد بەڕێبەری گەشت و گوزاری سۆران لەگەڵمان بووی دەزانی چەند کاژمێرێکی دیکە سەران زۆر قاڵە بێت زۆر مەشغوڵە بن بەو هیوایی کە فستیڤالێکی زۆر باش بەو شێوەی کە ئێوە دەتانەوێت و پێشبینیتان کردو بەڕێوە بچێت زۆر سپاس دەکەین کە لەگەڵبان بوویت. زۆر سپاس بۆش. ئێمەی کورد لە مێژە بەوە ناسراوین کە میهرەبانین نەک هەر لەگەڵ خودی خۆمانە زۆر زوو ئونسەگرین و لەگەڵ یەکە زوو تێکەڵاوبین بەڵکو ئێمە دڵێکەونە میهرەبانمان هەیە کە گرنگی بە ئاژەڵانیش دەدەین لە بەخێوکردنی ئاژەڵە کێویەکان هەتاوەکو ئەگاتە و ئاژەڵانی کە ماڵین هەندێک ئاژەڵی کێوی دەکەینە ماڵیش و زۆریش گرنگیە دەین بە ئاژەڵە ماڵیەکان بە تایبەتی باڵندەکان لە مێژا کورد حەزیان لە بەخێوکردنی و جۆرە باڵندانە بووە لە ماڵەوە تەنانەت ئێستا لەم ساڵانەی دواییشە خەڵکێکی زۆر هەن کە پشیلە بەخێوەکەن لە ماڵەوە یاخود سەگی بچووک بەخێوەکەن لە ماڵەوە ئەمانە هەمووی پێویستی بەوەیە کە زانیاری زیاتریان سەبارەت بەوە هەبێت مادەم حەزەکە هەیە خولیاکە هەیە ئەبێ بە شێوەیەکی زانستیانە بتوانن مامەڵە لەگەڵ و ئاژەڵانە بکەن و لە ماڵەوە بزانن بە چ شێوەیەک ئەتوانن بەخێو بکەن لەم راپۆرتە ڕێناس عەلی زیاتر سەبارەت بەمە قسەی کردو زانیاری قسەتە ڕوو. خۆشەویستی بۆ باڵندەکان دەگەڕێتەوە بۆ سەردەمی منداڵی. ئەمەش وای لێ کردووە منداڵەکانیشی هۆگری باڵندەکان بکات. ئەمانە کۆکتێلن بەسکەی کۆکتێلن ئەم دوودانە بەسکەیە ئەمانە سەرەتان ئەمانە تەمەنیان نزیکەی 25 ڕۆژە ئەم دوانە زیاتر لە 10 ساڵە لە بازاڕی باڵندە فرۆشەکان باڵندەی جۆرا و جۆر بەخێو دەکا و دەیان فرۆشێت. هەر باڵندەیەکی دوکانەکەشی دەنگێکی تایبەت دەردەکات. باڵندە بەخێوکردن شتێکی زۆر زۆر خۆشە بە تایبەتی کە تەیرێکی ئاوات هەبێ لە ماڵەوە ماڵی بێ ئەمە بەڕاستی هیوایەتێکە خولیایەکە شتێکی زۆر زۆر خۆشە. ئێستا ئەم 2-3 ساڵە بە تایبەتی خەڵک زۆر ڕووی کردوتە ئەم ئیشەوە ئەم کارەوە تەیری هەبێ ماڵی بێ لە ناو ماڵە بەنسبەت خۆمەوە ئەمە هیوایەتێکی مناڵیە ئەوە زۆر زۆر دەمێکە تیر بەخێوەکەم لە مناڵیەوەی تر هەر خەریکی ئەم تیر بەخێوکردنە بووین. بەخێوکردنی پشیلەش ماوەی چەند ساڵێکە خواستی زیاتری هاوڵاتیانی لەسرە. زۆرێک لەو پشیلانەی دەفرۆشرێت لە دەرەوەی هەرێمی کوردستان هاور دەکراون. ئەم جۆرانەی لەم دوکانە هەن پشیلەی خۆماڵین و بەهۆی ڕەنگی توگەکەیان خواستی زیاتری لەسرە. زۆر بەی خەڵک ئێستا ئاگادارم یعنی ئەبێ پشیلەیەکی هەبێ یان ئێمە ئیشی سەگ ناکەین بەڕاستی بەڵام ئاگامێتی ئەو زیاتریش خەڵک زیاتر حەزیلێتی و تەنها بەس بۆ خۆشیەکە یعنی نازانم وەکو ئەوی کە پێی خۆشە یعنی هەیبێ لە ماڵەوە پشیلەش تۆزێک حەنینە و زۆر هێواش و خۆی یعنی زۆر خۆی خۆشەویستەکە لای خەڵک بەسەراحەت هەر ئەوەیە جینا هیچ وەکو ئیسفادە هیچ ئیسفادەیەکی نییە بۆ ئەو کەسەی کە ڕای ئەگرێت. زۆرێک لەوانەی لە ناو بازاڕی باڵندە فرۆشەکانی شاری سلێمانی کار دەکەن پیشەکەیان وەک ئارەزوویەکی تایبەت بۆ جیهانی باڵندە و ئاژەڵە ماڵیەکان سیر دەکەن.
بازارەکە لەگەڵ ئەوەی چەندین باڵندەی ڕەنگاوڕەنگ و جیاوازی تێدایە لەگەڵیشیدا چەندین یاری و کەرستەی تایبەت بە باڵندە و ئاژەڵا ماڵیەکان لە بازارەکەدا دەست دەکەوێت. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. دەستخۆشی لە هاوکارمان دالیا کەمالەکەین بۆ ئامادەکردنی ئەم ڕاپۆرتە و ئێستا ئێمە زیاتر قسە لەسەر بابەتەکە بکەین بۆی بزانین ئەو باڵندانەی کە لە ماڵەوە بەخێوەکردن پێویستیان بە چی هەیە، ئایا تەنیا یانهێنینیان خێنە قەفەسێکە و حەز و ئارزوەکەی خۆمان کە ئەوەیە کە باڵندێکمان هەبێت هەر ئەوەندە گرنگە یاخود باڵندەکەش گرنگە یاخود ئەو ئاژەڵە گرنگە تا چەندێک بە زانیاریمان سەبارەت بەوە هەبێت. دکتۆر شەماڵ محەممەد ئەمین پزیشکی ڤێرتەنەری لەگەڵمان ئەم بەیانیە ئامادەیە کە ئەو پرسیارانێکە لە لای ئێوە گەڵاڵە بوونەوە هەروەها دەمانێت ئێمە زانیاریان سەبارەت پێ بدەین لەو پزیشکە بەڕێزە پرسیارەکەین وەڵامانە دێتەوە. بەیانیت باش دکتۆر شەماڵ بۆ هیوایەکە لەش ساغ بیت تەندروست بیت. با سەرەتا بۆ دەست پێ بکەین بژیت سپاس دەکەم سەرەتا بۆ دەست پێ بکەین کە تا چەندە ئاساییە کە ئاژەڵ لە ماڵەوە بەخێو بکەین، تا چەندە دروستە پێش هەموو شتێک؟ بله سەبارەت بژین گیانەوەرن یەن نافماڵە ئەوێت کۆل نافماڵەت هێنا خۆداانکردن پشکلێکی گشتی وگا بێ حەزەکە زۆر بژین سەرزێدە بۆیە حتال پارێزگەها دهوکێژی و سەر ئەساسێ vê چەندین کلینیکن یەن جودا جودا و چەندین جهێن فرۆتنەوە و دیسان جهێن یەن دابینکردنا یا پێداویستێن و دهوکێ زێدە بۆینە پشکلێکی گشتی خۆدانکردنەوەت نافماڵەدا تشتێکی نۆرماڵە لێ ئەگەر لیف بێژین دیف پێزانینێن درست بیتن ئەگەر لیف بژین تعلیماتێن یەن ڤیتەرنەری بیتن کو پشکلێکی درست بێتە خۆدانکردن. بەڵێ زۆر باشە دکتۆر شەماڵ ئەو باڵندانەی کە بەخێو دەکرێن تا چەندە خەڵک دەیانهێنن بۆ لای پزیشکانی ڤێرتەرنەری و چارەسەریان بۆ دەکەن، تا چەندە ئەو هۆشیارە لای خەڵک دروست بووە کە پزیشکانی ڤێرتەرنەری لە تەندروستی ئەو ئاژەڵانەی کە لە ماڵن ئاگادار بن تا بڵێن بۆ نمونە مانگی جارێ ئەیان هێنن دوو مانگ جارەیان یاخود تا نەخۆش نەکەون نایان هێنن چەندێک پێویستە کاکە ئەو ئاژەڵانە بهێنرێن بۆ لای ئەوەی پزیشک؟ بله عفو بەزە جارێ بووتە بژین پێزانینە ڕاست بەکەم ئەس نە پزیشکی ڤێتەرنەری مەس مامۆستای زانکۆیمە بەرهەمی گیانەوەریمە و تایبەتمەندیە من زانستێن گیانەوەرینە پشکلێکی گشتی سەبارەت بژین سەردانên yên va xwedanên va ajala bi va klînîkayan va eyadên beytarî lîf pêtiviye lîf zor car mawet wa bijin destnîşan kirîne sebaret meselan pişîkê û saw eva giyanewera pêtivî vaksînan e wextên wan mehededê tên wextên pêtivî dat vê seredana bijin wan klînîka bikin evên vaksîn bo tênedana lê sebaret balanda ev giyanewerên dî nexer demê tuşî nexweşiyekê bin demê xelelekil dev giyanewerî peyda bît wî demî çin seredana va klînîka dikin ji bo welgirtina bijîn ya ilacên yên pêtivî. باشە هەندێک لەو باڵندانێکە لە ماڵ بەخێو دەکرێن تەنیا بەس چۆنەڵێت جان و ئاویان ئەدرێتێ و بەشێکیشیان هەن کە تەواوکەرە خۆراکیەکانیان پێ ئەدرێت سریلاکیان پێ ئەدرێت تا چەندە بۆ ئەو ئەتوانین بڵێن بۆ ئاژەڵە ئاساییە کە ئەو جۆرە خواردنانەی پێ بدرێت ئایمانە خواردنی خۆیان پێویست ئەکات پێویست ناکات؟ بله خۆی ئەvە بژین تایبەت باڵندە بژین باڵندێن نافماڵێ سێ جوورن جۆرێک ژێ ئەف بژین باڵندێن بچیکن جۆرێک یەن ناڤەنجینە و جۆرێک ئەف بژین باڵندێن یەن نافماڵە یەن مازنن سەبارەت ئەف بژین جۆرێن بژین یەن بچیک و یەن وەسات سەرداریەوە بژین یا خاصە ئەو باڵندە نابێت کوبتنی هەندێک دەنگاتکەن هەندێک بژین یاریە لەگەڵ خۆدانت خۆتکەن لێ بژین کەهیبوونەوە پێتیڤی پتر دەمیە یعنی ئەو کەسی باڵندەی نافماڵە دەخۆدان کرد پێتیڤە پتر دەمی بدەتەوی باڵندەی حتاکو بشێتن فێریوی ببیتن حتا بشێتن ئەو مەرەمە کوپێئینای بگەهێنیتن شکلێکی ئەم کۆمەکە یا تشتا پێتیڤینە نەخێر نەکو بەس بژین قەفاسەکە و کەیجەکە و بژین هەندێک خارنە پێتیڤە کۆمەکە تشتا بێتە یا خەدەماتە بژین یا سرویسە بۆفی باڵندەی بێتە تەوفیرکردن جوانە پێتیڤە بژین قەفاساوی کەیجوی یە مازم ببیتن و بشێتن تێدا حرەکەی بکەتن بشێتن تێدا مەتەلەن بفڕیتن بۆ دەماکی
تشتي ديكو بيتفيا همي قوا خارن وآفت بي بيتفيات فريش بن تنيبن وحتى خارن جي تبيت خارن يا جورا جور بيت خلتيا كزورا مازن خدان كرنا بالندا ده هي بتايبات افين بتشيك حتى بجين هرت إينن وحتى كل دفوات اف بالندات مريتن جورا كبتني يجارسي عن مثلا هر چه نوعی خارنه که بیتن اوی جوری بتنه دیدنه بگو من اوه کارتی کنیل سرد کتن چونکه اف جوری گارسی یا اف جوری خارنه بجین کمیه که محدد مثلا یا پروتین یا ویتامین یا ریشالوکا یا کربوهیدرات یا تیده و بیت اوه او خواست جسمی اوی بالنده دابین نکتن جبر هنده خارنه و پتویا جورا و جورو بیتن هر جوره که و بالنده بجین صفات خو پروپارتیست خو پتویت خو تایبت هین بيتفيا الجور بيجين راس باردين ين بزيشكي فيترنريان او جهيجيت كريتن او بيتفيين ين كو اف جانورا روجانا بيجين محتاج بيتي لازم همي بوبينا دابين كرن جو باقجيه بجراج هندك جورن ين فا جانوراين هين اگر اف بيجين خدمات بونه هنا توفير كرن قالك جوا تناف قفاصدا احتمال دي باريت خو ارينيت احتمال دي خارنه ناخود احتمالا يعني بيتفيا على الاقل روجي دو 3 ساعات كان ين وقت خو خدانا في بالندي بداته داكو بشيتن او مره ما بينا انجام بداتن باشە تا چەنە مەترسی هەیە لەسەر ئەوەی کە باڵندەیەک ئەگەر بتوێ ماڵی بکەیت بترسێت ئویتر نەتوانێت بەو شێوە ماڵی بێ بۆ نمونە خواردنی مرۆیی ئەدەنێت یاخود سریلاکی مرۆیی ئەدەنێت تووشی با بڵێن تەندروستەکەی خاتە مەترسیەوە یاخود بە جۆرێکی دیکە پەڕەکانی ئەبڕن کە بە ناشێوەیەکی ناشارەزا کە دەرگای قەفەسەکەی بۆکەنەوەیتر تووشی ترسە بێت ئەمانە تا چەند کاریگەری هەیە ئەگەر وەکو تەبیعەتی خودی باڵندەکە لەگەڵ یا مامەڵەی لەگەڵ نەکرێت و بەبێ زانیاری مامەڵەی لەگەڵ بکرێت بەس هیچی لێ نازانێت بەڵام لە خەڵک بیستوێتی تا چەندە ئەمە مەترسی هەیە بۆ باڵندەکە کە بترسێتتر فێری هیچ شتێک نەبێگەر بێ ماڵی بکات یا تەندروستی زیانی پێ بگەێنێت بێگومان کارتیکردنا سەرهەی ژبەر هەندێژی بژین متەواسطە عمرێ ڤا باڵندا احتیمالە وەختێ ژینگەها خۆ جیتن مثلەن بارەپتر یا ڤا باڵندێن کوڤگاوێ بژین بۆ ماڵا تێنە بخۆدانکردن ئەوەن ئەڤێن کۆن ئۆسۆڵێت وا بژین شووە دارستانن مازن هاتین ئەگەر ژینگەها خۆ بژین هەندێکش وا باڵندە خاص ئەڤێن مازن وەکیە جورێن جودا جداویên مەکاو ئەو نەوعین بەبەخواین مازن احتمال حتى بترش هفته 8 ساله جي دبان وافين بتشيك حتى افين بتشيك جي يعني بجين 6 ساله وحتى 20 ساله 8 دبان ليش جبر كو اف جينجها يا بي تي في بناهي تدابين كرن لو راجل دفما جي او جي بي تي في نابن يعني احتمال بو چند ساله كان ين كم يعني حتى هندك جربوا چند هيفكا چنكو اف جينجها بناهي تا آماده كرن آنجي وكي تا اشارت بدأي هر چه جوره که خارنه بیت یان خارنه اول بجین اول مال بیتن اول کو بجین زید خارنه و مای بدنه اول همی تشت کارتی کنه لیت کن نخوشیا پیدات کن ایدی کمکایا بجین یا علامات الدفی حیوانی در کویتن کو تندرستیاوی نه باشه باشە پرسیارێکی دیکەشم ئەوەیە کە ئەو باڵندانەی کە بەخێو ئەکرن زیاتر مەیلی بەخێوکردنیان لەسرە زیاترەوانن کە چەند وشەیەک دەرەبڕن بۆ نمونەوە بە بەغایی کە باسیەکەیت ئەو جۆرە تووتیانە قساکەن لە چ تەمەنێکەوە ئەتوانین ئەوە ڕاهێنانیان پێ بکەین بۆەوەی کە بتوان چەند وشەیەک دەرببڕن تەمەنی تایبەتی خۆیانیان هەیە یاخود شتێکی سروشتیە خۆیان بەبێ هیچ ڕاهێنانی ئەتوانەوە شتە بکەن نخره و هر جوره که بجین یوا گیانوارا شین جورن بچیک و ناونجی و مازن همیا پیک و بجین لی بشکل که گشتی اف بالندین مازنن اوین کو بجین آخفتنیت کن و لگل خدانه خو بجین او پیوین او بجی دوبارت کرد یان فرد بیته لی طبیعی اوجی پیتفی راهنانه او کیمل دست بی که اشارت پیدای کو پیتفی خدانه وی بالنده روزه لایکم 3-4 ساعت دم خوب داده یا ریال قلب بکتن پیوال دو دوباره بکتن یعنی بیتوی تمارین حتی که آخفتنا بجین دوباره بکتن و اف جورنین بجیک تنه دنگیت کن یعنی تنه جوره که دنگی هی او دنگ بو مثلا خدانوی به آرام بیتن حشوی دنگیت کتن تنه وا دنگاند که لیاویت آخوان بیتوی راهنان نه و بیتوی پتر دمی بدنه داکو وی مرم انجام داد. بەڵێ دکتۆر شەماڵ محەممەد ئەمینم بەیانی لەگەڵمان بۆی سەبارەت بە بەخێوکردنی ئاژەڵ بە تایبەتی باڵندا بە شێوەیەکی تەندروست گفتوگۆمان کرد سپاس دەکەم.
ئێش و ئازاری پەنابەران ئێش و ئازارێکە کە تەنیا خودی ئەوان کە دەڕۆنە شوێنەکە یاخود دەبنە پەنابەر دواتر باسی لێوە ئەکەن ڕەنگە بتوانرێت بە شێوەیەک بگەێنرێت بەڵام تاکەسەکە لەو حاڵەتەیان نەژی نازانێت چه ئێش و ئازارێکەیە بۆیە گروپێک لە کوردانی ڕۆژئاوا لە ئەڵمانیا هەستاون بە ئەنجامدانی درامایەک یاخود بەرهەمهێنانی زنجیرە درامایەک کە باس لە ئێش و ئازارەی کۆچبەران ئەکات و پەنابەران ئەکات ئێمەش لەم بابەتە پێکەوە بینەریەک زنجیرە فیلمە 16 خولەکان درامایەکە کوردیە لە ئەڵمانیا تێچێکردن پرسێن گشتی ji jiyana Kurdên rûniştiyên Almanyaya bi çîrok dibin mijarên diyaloga wan. Navarok behsa aliyê nexweş an ku rûyê xemgîn yê malbatan li vî welatî dike. هو فكرة جندري واقع بخوتي ما قال لك شخصيات أو خيوط درامي ما طرح عند في مشروعي ده شخصيات هنا مثلا صار حياتها زوجية تشتغل بيش مشاكل حياتها زوجي شيء دبن تدريجها وشيء بحياة إنسان تجي مرحلة بردانية الألمانية بيشي إنساني إيه مثقف بالسوري إيه جامعي وإيه هات فيدا ونمازان بيشاور كشهادة أخرى كسيجو السوري متدين بو هات فيدا و قال لك تشتغل فيدا هنا تناقض بدين يعني وقت بيجي حياتها الشرق نوك حياتها الغربة Rolên serekeyê dramayê yên derhêner diya Abdullah û ekterê çîrokê Hozana ku tê de rola kesê winda di jiyana penaberiyê de dibîne. پەیامە ئاز بینم divê ئەکتەرێ de ئەوە ku mirov carnan nikare ku hêzek xurt xwe pêş xel pêşiya tiştê zehmet ê li hemberî xwe dibîne tiştê ku nizanî bû hebe vî welatê ne yan vî cihê ne. Caran mirov hestî ew hestek li cemûyî çê dibe ku ev dinya gişil dijî û caran mirov hest çê dibe jî ku ev dinya gişil pişta wî. Ezmûna çêkirina drama Kurdî li Ewropayê tiştekî nû ye û li bajarê Dortmund ev gav dest pê kiriye. Ta niha tu girêbest ji bo belavkirinê nehatine imzakirin. تجي دست نشانكري تنن لبس امي كيف خوش بن يعني سر اركان تلفزيون مني كردي الباشور بن يعني مني روجافا بنجيش برجو بتري دراما مني جو ماتشيكري سر روجافا كردستانيه تي قنالك تنقو ام بي او لبس كي جاني جهبه امكان بوار باخفن امكان نوجود بي ام بيجين جيكي خوش بواره جاليه تكنيكي وجي لګور پیوانên کوالîta bilind hatiye çêkirin û dikare li her ciyekî bê belavkirin. الجور حسبي يعني تشتي جود دستي مادو ومعداتي جود دستي مادو تشتي جو مقدم عندن أحس إنه تلفزيوني تشيبوي رومي إنه كاركي جالك بتشوك بدقة جالك بتشوك يعني يا بمعدات جالك بتشوك ما صوران لګور درهنر û peyama wî piraniya Kurdên rûniştiyên Ewropayê dikarin xwe divê zincîra filmê de bibînin û hin masajên çareseriyê jî têde hene. أرمانجي يعني واقعك رش ألمانيا ما تخص مظهر إنه ألمانيا نبز جنته مجانبك وكبيش تاريخ ما طرح كريه إنه تشكي تراولوجي هي يعني إيه بألمانيا إيه لو كي خبيشين ألمانيا بخوندنا كي بتشكي بين ناس بك بلو كي خوشاندي كو Karên drama bi navê 16 xulek bi dawî hatine ku 12 ekter têde beşdarin û 6 xelekin û her xelekek 45 xulekin. Ka Muhammed Emin, Kurdistan 24, Dortmund, Almanya. ئەوەی دێتە کوردستان سەرسامە بە کولتوری ئێمەی کورد جا کونسوڵی گشتی بەریتانیا کە کەمتر لە ساڵێکە هاتوتە کوردستان ئەو هەر لە ئێستاوە خۆی ئامادەکات بۆ جەژنی نەورۆز بە جلوبەرگی کوردیشی دووریوە و جگە لەوە دەڵێت کە بێژگۆی کە خۆی ئامادەکات بۆ جەژنی نەورۆز دەڵێت کە هەر هاتمە هەولێر یەکسەر سەردانی بازاڕی هەولێرم کرد جا لەم راپۆرتە هاوکارمان هێرۆ مەولودی پرسیاری پەیوەندی وڵاتانیشی لەگەڵ ئەکات کە ئەو پەیوەندی لە نێوان وڵاتانە دەبێت بە شێوەیەک بێت ئەو وەڵامدەری ئەم پرسیارانە ئەبێت لەم راپۆرتە بینەرەبی.
بە جلوبەرگی کوردیەوە پێشوازیمان لێ دەکات. دەیڤید هاند کۆنسۆلی گشتی بەریتانیا لە هەولێر چەند ڕۆژێکە جلوبەرگەکەی تاوا بوو و بەم جۆرە پۆشیوێتی. بە ئاماژەکردنێ بە هەریەک لە بەشەکانی جلەکەی دەڵێ زۆر هەست بە ئاسوودەیی دەکەم لە ناو جلوبەرگی کوردی. وەکو بۆشم باز دەکا هەڵبژاردننی ستایلەکە و ڕەنگەکە بە پێشنیاری بەرگدورەکەی بووە. بەدەم یاریکردن بە تەزبیحەکەی دەستی باسی کللتور و مێژووی کورد دەکات و دەڵێ کورد کللتورەکەی دەوڵەمەندە. I know it's Kurdish Outfit Day, I believe on the 10th of March. دەزانم ڕۆژی جلی کوردی دەیادارە ئێمە ڕێز لە کللتوری خەڵکی کوردستان دەگرین و زۆریش لە لام جوانە. ئەمڕۆ ئەو دەرفەتەم بۆ ڕەخسا جلی کوردی بپۆشم بە هەموو دڵێکەوە ئەو دەرفەتەم خۆستەوە. ڕۆژانە زیاتر و زیاتر لە کللتوری کوردستانەوە فێر دەبم. حەزم لە میوزیک و خواردن و جلوبەرگی کوردیە. بۆ من لێرە لە کوردستان هەستەکەم لە وڵاتی خۆمم. بەرگدرووەکە زۆر شێوازی جلی کوردی پیشاندام، بەڵام ئەمەیان زۆر جوان بوو بەلامەوە و زۆریش پێیان سوودەم. Oh, very comfortable, very comfortable. I can imagine in the hotter weather, it's very comfortable to wear. کلاش و کڵاوەکەی دیاری کوردستان 24 بۆ ئەوەی تاوکەری جلوبەرگە کوردیەکەی بێت کە بۆ نەورۆز و بۆنەکانی ئادار ئامادەی کردووە. یەکەمین جاریشە بەم ستایلە سەیری خۆی دەکات. بە زمانی کوردی دەڵێ زۆر جوانە. زۆر جوانە. باسی پەیوەندی وڵاتانی لەگەڵ دەکەم کە کەمتر تیشکیان خستوەتە سەر بەشی کللتور و هونەر. زۆربەی وڵاتان بە تایبەتی وڵاتە زلهێزەکان پەیوەندە دیپلۆماسیەکانیان بەستوەتەوە بە بابەتی سیاسی. کۆنسوڵی بەریتانیا لەگەڵم هاوڕایە و لەو بڕوادایە جیهان بە کللتور و بە هونەرەوە جوانتر دەبێت. پەیوەندیەکانی بەریتانیا و هەرێمی کوردستان بەهێزتر و دەوڵەمەندتر بوون بەهۆی تێگەیشتنی زیاتر لە کللتور و مێژووی هەردوولا. بۆ لەمە و دوا هەوڵی جددی دەدەم بۆ ڕێخستنی بۆنەی کللتوری بۆەوەی وا بکەین هاوڵاتیانی بەریتانیا زیاتر ڕوو لە هەرێمی کوردستان بکات. لەم ڕێگەیەشەوە دەتوانین پەیوەندیە سیاسیەکانیش ببینە قۆناغێکی دیکە. منیش کە لە هەرێمی کوردستان ئەم ئەرکەم پێسپێردراوە دەمەوێت زیاتر و زیاتر لە کللتور و دابوونەریتی کوردەواری تێبگەم. وەک کۆنسوڵخانەی بەریتانیا دەمانەوێت زیاتر گرنگی بالایەنی کللتوری هەرێمی کوردستان بدەین. پەیامیشم بۆ گەلی کوردستانەوەیە کللتورێکی دەوڵەمەندتان هەیە و شانازی پێوە بکەن. دەیڤید هاند کۆنسوڵی گشتی بریتانیا یەکێکە لەو کەسانەی کاتێ بۆ یەکەمین جاریش گەیشتە شاری هەولێر سەردانی بازار و شوێنە ملیەکانی کرد. لە مانگی نۆی ساڵی 2021 بووەتە کۆنسوڵی گشتی بەریتانیا لە هەولێر. لە ماوەیەکی زۆر کەم و بۆ زانیارانی پێشتر لەسەر کوردستان و هەولێر هەیبووە تێکەڵی کللتوری کوردستان بووە. لە چەند ڕۆژی ڕابردووشدا بە دوورین و پۆشینی جلوبەرگی کوردی زۆر دڵی خۆشە و ئاماژش بەوە دەکا هەوڵ دەدات لە داهاتووشدا فێری زمانی کوردی بێ. هێرە مەولودی کوردستان 24 هەولێر. بەم راپۆرتەی هێرۆمۆلیدی کۆتاییمان بە پرۆگرامی ئەمڕۆی بەیانی 24 هێنا بۆ هیواییکە بڕگە و بابەتەکان بەدڵی ئێوە بوو بێت و سوودتان لێ وەرگرت بێت تا بەیگەشتنەوەیکی دیکە ماڵ ئاوە.